يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ڕۆژەوانانی بەڕێز میوانانی ماڵی خوای پەروەردگار لە مانجی پڕبەرەکەتی ڕەمەزاندا گەورەترین خەڵاتی خوای گەورە بۆ ئێمە ئەوەیە کە هەمیشە دەتوانین پەیوەندی پێوە بکەین و لێی نزیک بینەوە. ئینسان لە دنیادا شانازی بەوەوە دەکا ئەگەر کەسێکی دەسەڵاتدار بناسێ و هەر کاتێ بێوێ بچێ بۆ لای و تەلەفۆنی بۆ بکا و پێداویستەکانی پێ بڵێ. خوای خالقی ئەرز و ئاسمانەکان، خوای پەروەردگاری هەموومان کۆمەڵە کاتی داناوە بۆ ئەوەی بچینە خزمەتی و لێی نزیک بین. هەموو شەو و ڕۆژێک تۆ 5 جار موهاجەی خوای پەروەردگارت بۆ هەیە لە نوێژەکانتدا بە وتەی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین گفتوگۆی لەگەڵ دەکەی و داوای لێ دەکەی. هەموو ڕۆژانێکی هەفتە، هەموو هەفتەیەک ڕۆژێکی دیاریکراوت هەیە کە ئەم کاتی هەینی و جومعەیە کە دێیتە ماڵی خوا و خۆ دەخەیتە ماڵەکەی و لە پەروەردگارت نزیک دەبیتەوە. هەموو ساڵێک مانگێکی تایبەت بۆ نزیک بوونەوە لە ئەڵڵا هەیە بەهۆی ڕۆژووی ڕەمەزانەوە کە ئەم کاتەیە. لە عمریش ئینسانیشدا کاتێک دیاری کراوە کە ئینسان لە شێوی عەرەفاتە نزیکترین کاتە لە خواوە کە لێی دەپاڕێیتەوە کەویش کاتی حەج و عومرەیە. عیبادەتێکیش هەیە ئەویش دوعاکردنە کە ئەمە شەو و ڕۆژی بۆ نییە، هەفتە و مانگ و ساڵی بۆ نییە. دوعاکردن ئەو عیبادەتەیە کە هەموو کاتێک تۆ لە خوا نزیک دەبیتەوە پێی. الدعاء هو العبادة. لصحيح ابن حبان دا هاتو كبيغمبري خوا صلى الله عليه وسلم فرميتي دعاء كردن بو خوي عبادتا، دعاء كردن كروكي عبادتا. او وقتاني دز برز دكيتا وداوا لخوا دكي ودعاء دكي او الدنيا بكتو لعبادت داي وكنا نيجو مزقوتا بوايا. بيغمبري خوا صلى الله عليه وسلم وكل صحيح مسلمة فرمودك هاتوا بومان باز دكا كاللحمو بشيكي كوتاي الشودا او كاتانيكي استاهل دستيتو بو بارشيو بلام نقل رمضانا للتواوي مانغا كاني صالدا لبشي سي كوتاي الشودا خواي پروردگار بو خويدة اسماني دنيا سبحانه وتعالى دفرمي هل من مستغفر لم كاتدا چه هي داوي لي خوشبونم ليبكا هل من تائب چه تا استا لدرياي گناها روچو بيو استا دز برسكاتو بلا خواه توبه بي هل من سائل چه داوي چي هبيو عرزم كاو بيم بلا هل من داعين چه هانا وهاوارم بودينه تا من وڵامی بدەمەوە حتى ينفجر الفجر. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي اما بردوام دبي حتى بانجي بياني، يعني همو شويكي صال لدوري بارشوان دا هستي وداوا لخوابكي دڵنیا بخوا پەروەردگار وەڵامت دەداتەوە. وتاری جمعی ڕابردوو باسی ئەوەمان کرد کە ڕەمەزان لەگەڵ ئاەتەکانی ڕۆژوودا باسی دوعا و پاڕانەوە ڕاستەوخۆ هاتووە، کەواتە دەکرێ بڵێن ڕەمەزان مانگی تایبەتە دوعا و پاڕانەوەیە. قرآني بيروزيش دفرمي وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخلين. لسورة غافرة خوي پروردگار دفرمي وقال ربكم أم قسي ربكم پروردگار تانا أم قسي خويتي وعدي خويتي. ربكم يعني چی؟ يعني أو كسي تواوي مرۆڤایەتی لە نەبوونەوە هێنایە بوون. پەروەردگاری تۆ کە لێی دەپاڕێەوە ئەو خوایە لە نوتفەیەکە
لە دڵۆ پێمەنیە کە 300,000 سپێرمی تێدایە تۆ لە یەک دایانیان دروست بووی کە زانستی بەشەر تا ئێستاش ئەوەی گەیشتوێتێ سەری سوڵماوە چۆن ئەم مرۆڤە لەو بزەڕە بچووکە دروست دەبێت هەموو باوان و سیفاتی جیناتیشی هەڵگرتەوە تێیدا تۆمار کراوە و هیچی نەفەوتاوە ئەو پەروەردگارەی کەوا لە نەبوونەوە دروستت دەکا ژیانت پێدەبەخشێ لەسەر زەوی ڕۆزیت دەدا لە منداڵیەوە تا مردنت هاوسەر و مناڵت پێدەبەخشێ و مەعیشەتی ژیانت دابین دەکا بۆ هەمومان ئەوەی کردووە هەندێک خەڵکیش هەیە لەژێر چاودێری تایبەتی خوادان کە پێغەمبەرانن کاتە ساحرەکانی فرعون باسی هەردووشیان دەکەن دەفەرمون ئامەنا بڕەبی العالەمین ڕەبی موسا و هاڕون قورئان زۆر وردە کەلیمەکانی پەروەردگار ڕەبی هەموو عالەمینە هەموومان ئاوا سەرپەرشتی دەکا پێغەمبەران و ئەولیا و ساڵحانی خۆشی وەکو باسی موسا و هاڕون دەکات لەژێر مەعیەت و چاودێری تایبەتی خۆیدان ئەو خوای کە ئاوا چاودێرە بەسەرتانەوە دەفەرمێ ئودعونی چ ڕێزێکە لە ئێمەی بەندەی گرتووە لێم بپاڕێنەوە بەندەکانم ئودعونی هاوارم بۆ بکەن بەڵام ئودعونی هی خۆم واتە غەیری خوا هەنا بۆ هیچ مەخلووقێک مەبە تۆ خالیق خۆی باسی کردووە ئودعونی وەرە بۆ لای من لە من بپاڕێەوە ئەستەجیب لەکم بەڵێن بێ وڵامتان دەدەمەوە إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين أواني كتكبر ليددن أواني بروان بدعاء باران ونيا لود برزن الله دعينا بارم هبيا مشتاق دكم زانستم هبي بارزوي خوم دردتشم هر کەسێک وابزانێ بێ احتیاجە لە خوا و پێویستی بە خوانیە و بە پاڕانەوە لە خوانیە جا بەدە سەڵاتی بنازێ بە ماڵی بنازێ بە پێگە و پلەی بنازێ دڵنیا بێ خوا بەسەر شۆڕی دەیخاتە جەهەنەمەوە ڕۆژێ لوتی دەشکێنێ زەلیلی دەکا دنیای وێران دەکا و قیامەتی سەرگەردانە بە پێچەوانەوە ئەو کەسەی لە ئەو پڕی دەسەڵات و عیززەتە لەو کاتەی پلەی زۆر بەرزە لەو کاتەی زانستی زۆر پێیە لەو کاتەی زۆر دەوڵەمەندە زۆر بە زەلیلی لە خوای خۆی دەپاڕێتەوە خوا قەت زەلیلی ناکە خوا ئەو پاڕانەوەی بە عیبادەت بۆ دەنووسێ و دەچێتە تای تەرازووی چاکەکانیەوە ئەستەجیب لەکم خوا فەرمی وڵامتان دەدەمەوە وڵام لە چیدا کاتێک کە سەبەبەکان هەمووی دەوەستن تۆ ڕێکاریەکانت گرتووەتە بەر و سەبەب نەماوە نەیگریە بەرتەواو بوو کەسیش نییە هانا و هاواری بۆ بەری و بێکارت بۆ ئاسانکە خوا دەفەرمێ هاوار بۆ خۆم بێنە بۆیە ئەگەر نەخۆشی دەرمان بەکاربێنە بچۆ بەلای دکتۆری باش ئەمجا دوعا بکە دوعاکردن مانای ئەوە نییە ئینسان تەمبەڵ و تەوەزە لێ دانیشە و کار و کاسبی نەکا و ئەمر بکا و خوا بێنێتە بەردەمی زانایان دەفەرمون سەیر کە چایەک تاڵە شەکری شیرینی تێدەکەی ئەگەر شەو ڕۆژێ دانیشی هەر دوعا بکەی خوایە ئەو چایە شیرین بێ نابێت خوا عەقڵی پێداوی و هیممەتی پێداوی و دەست و قووەتی پێداوی کەوچکە چایەک بەکاربێنێ و تێکی هەڵدە ئەمجا تامی شیرینی دەکەی هەموو ئەسبابەکان کە سقووتیان کرد کەس نەبوو بێ بەهانە و هاوارتەوە دڵنیا بەخوا وڵامت دەداتەوە خوا فەرمووی ئەستەجیب لەکم ئەو کەسانی دوعا دەکەن دڵنیا بن خوا وڵامتان دەداتەوە بەڵێنی خوایەکە کە وعدی خلاف نادا لێرەدا پرسیارێک ڕەن بێت جەنابەت بکەی ئەی بۆ جاری وایە دوعامان گیرا نابێ ڕەن بێ ئەو پرسیارە لە دڵی بەڕێستا هەبێ خوشک و برای موسڵمانم بڵێ چەند جارێک دوعام کردووە و وڵامی دوعاکەم نەبووە وڵامت دەدەینەوە خاڵی یەکەم دڵنیا بە تۆ مضطەر نەبووی واتە نەگەیشتوویە حاڵەتێک کە پێویستیت بە وڵامدانەوە بێ کاتی خۆی نەبووە خوا باشتر دەزانێ بۆ تۆ ئەوەندە سەرەودەری لێ دەردەکەی بۆ نمونە کابرایەک خاوەنی خانوویەکە 100 مەترە 125 مەترە ئەگەر دوعا بکە پەروەردگارە ڤێلایەکی گەورەی 1000 مەترین پێ ببەخشە ئەمە دوعای تەڕەفە دوعای مستەڕ نییە دوعای کەسێک نییە کە لە خێمەیەک شاجێگەی نەبوو بێتەوە ئاوارە بوو بێ قوتابیەک لەوانەیەک تێنەگەیشتووە تەمەڵت هەیە هەوڵ و کۆش و سەعی نەکردووە دوعا دەکا و دەڵێ خوا لەم ئیمتیحانە دەرم چێنی بەڵام سەیەکی لەو سەرەوە دەرناچێت ئەوە دوعای مستەڕێک نییە خوای پەروەردگار پێی دەفەرمێ یاقینی دەداتێ تۆ مۆڵەت لەبەر دەمایە ساڵێکی تر دەخوێنی خولێکی تر بەشداری ئیمتیحان دەکەی بە زانستی خۆت دەردەچی
ئەگەر هەر کەسێک دوعا بکە بۆ نمونە تەلەبێت وەڵاهی زۆرم دوعا کردو دەریش نەچووم، زۆرم دوعا کردو ئەو دەرەجەم نەهێنا بگەمە کولی طب، بگەمە هەندەسە، بگەمە قانون، پلە بەرزەکان. خوێندکار و قوتابی خۆشەویست، دڵنیا بەخوا وەڵامی دوعاکەی تۆی داوەتەوە، بەڵام چونکە تۆ ئەو زانستت پێ نەبووە کە ئاستی ئەو شوێنە بێ، ئەگەر بیگەیشتایە دەروونن نائارام دەبوو. چەند خەڵکە بوو لە کولێ هەندەسە وەرگیرا و دوای وازیێنا پێی نەخوێندرا. ئەگەر بگەیشتایە دەزانی ئەم عیلمەت پێ نییە، پێی ناڕەحەت دەبووی. پاشان کۆمەڵگا لە دەستت زەرەدمەند دەبوو، کەسێکی بێعیلم دەچۆ شوێنێکی باشەوە، خەڵکی لە دەستت سوودمەند نەدەبوون. بۆیە پەروەردگار تۆ بە سەعینەکردن دەرناچێنێ، واگەر ئەو پلێت نەهێنا تۆ زەرەدن نەکردووە، دوعاکەت عیبادەتە، بە چاکە بۆ نووسراوە، بەڵام خوای گەورە ئاگادارت دەکاتەوە هەوڵێکی تر بدە. نەخۆشێکە و دوعا دەکات، دوعای بۆ دەکرێت لە مزگەوتە لەلایەن خۆشەویستانەوە خوا شیفای بەخێری بدەیت. هەموو حەز دەکەین خۆمان کە نەخۆش بینیان نەخۆشمان نەبێت دەست بەجێ شیفای بۆ بێ، بەڵام جاری وایە سەیر دەکەی ئەو هەموو دوعایانەی مزگەوت بۆ نەخۆشێک، ئەو هەموو پاڕانەوەی خۆی نەخۆشیەکەی دوا دەکەوێ، یان جاری وایە چاک نابێتەوە پێی دەمرێ. ئەم دوعایە خوا فەرمووی وەری دەگرم ئەی کوا بەڕێزەکەم، نەخۆشی وا هەیە پێویستی بە درێژە کێشانێکە. ئەگەر ئینسان هەر تۆزێ ئازاری بۆ هاتوو لە لەحزەی یەکەما بە دوعایەک چاک بێ، حکمەتی خوایی لە نەخۆشیدا نایەتە جێ. ئینسانی وا هەیە کە نەخۆش دەکەوێ، جیهازی بەرگری لەشی بێهێز بووە، خڕۆکە سپیەکانی ماوەیەکی باشە پاڵیان لێداوەتەوە، پێویستە چەند ڕۆژێک نەخۆشیەکە درێژە بکێشێ بۆ ئەوەی وەزارەتی پێشمەرگەی لەش بە ئاگا بێتەوانێ و هەموو قووەتی خۆی بخاتەوە کار. واتە مانەوەی ئەو چەند ڕۆژە بە نەخۆشی بۆ تۆ خێری تۆی تێدایە، خوا لەبەر خاتری تۆ دەست بەجێ لێ وەرنەگرتووی دوعاکەت و دەست بەجێ شیفای نەداوی. و پاشان کاتێککە نەخۆشی کەسێک درێژە دەکێشە، دوعای ئەم مسلمانانی مزگەوت و خۆت بە فیڕۆ نەچوە بۆ تۆی نەخۆش، ئەوە خوای گەورە لە گوناهەکان پاکت دەکاتەوە. لە حەدیثی صحیحە هاتووە هەر کەسێ 3 ڕۆژ لەسەر جێگای نەخۆشی بێت، چۆن گەڵای دار لە پاییزا دەوەرێ ئاوا گوناهەکانی دەوەرن، چۆن ئاسنی ژەنگاوی بیکەیە کوورەی ئاگری ئاسنگەرەوە ژەنگەکەی هەڵدەوەرێ، ئاوا ئینسان بە نەخۆشی گوناهی لێ هەڵدەوەرێ، پاک دەبێتەوە، کەواتە بۆ خۆت قازانجە. ئەو هەموو پاداشتەی بۆ نەخۆشێک دیاری کراوە کە دەبێتە میوانی خوا، کە سەروەر فەرمووی ئەگەر کەسێ نەخۆش بوو زۆری لێ مەکە نان و ئاو بخوا، خوا ئەو میوانی خوایە، خوا خۆی نان و ئاوی دەداتێ. لەو کاتەدا چ پاداشتێکی هەیە؟ الإيقاظ من الغفلة، ئینسان غافڵ دەبێت جاری وایە، بە خۆی دەنازێ، خوای گەورە نەخۆشت دەخا، با ماوەیەک بزانی کە تۆ ئەو پاڵەوانەنی کە خۆت ناسیوە، ئەوە تا بۆ ئازارێکی بچووک خۆت ناگری، تەکەبور بەسەر خەڵکا لێ نەدەی. ئەو هەموو ساڵە ساغ بووی قەدری ساغی و لەش ساغی نەزانیوە، زانیوە هەر هیچ نییە، کە نەخۆش دەبی ئای خوای گیان لەش ساغی چه خەڵاتێکی گەورەیە. ئامادە دەبی بۆ تەوبەکردن. چەند کەسە بوو زۆر گوناهبار بوو کە خوا تووشی نەخۆشیێکی سەختی کرد، سوبحان الله گەڕایەوە بۆ لای خوا بەخێر بۆی گەڕا، کەواتە کاتی ئەم دوعایە هێشتا ماوێتی. بەڵام دڵنیا بە ئەگەر هەر موسیبەتێکت هەیە لەسەر زەویدا، چەندە نەخۆشیەکەت سەختە، چەندە زەرەدی ماڵیت سەختە، چەندە منداڵت لەدەست داوە، چەندە ئاوارە بووی، ناگاتە حەزرەتی ئەیوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ. منداڵەکانی مردن، ماڵەکەی لەدەستدا، تەواوی جەستەی تووشی نەخۆشی بوو، بێئومێد نەبوو لە ڕەحمەتی خوا. ئەنی مەسەنی الضر وأنت أرحم الراحمین، دەستەکانی بەرزکردەوە بۆ لای پەروەردگار و خوایە گیان تووشی زیان بووم، خوای ئاگات لە حاڵمە، قایمەشی نەخوێندەوە ئەوە خوایە تۆ بەڕەحەمترینی بەڕەحمانی هاوارم بۆ هێنایی. فاستەجەبنا لەه، کاتی هات. خوا ئەیوب چەند ساڵ دوعای دەکرد بەو نەخۆشی و بەو زەرەدی مادی و بێ منداڵیەوە، بەو لێ قەوماویەوە. فاستەجەبنا لەه، کە کاتی خۆی هات خوا وەڵامی دایەوە. فكشفنا ما به من ضر، هەموو ئازارەکانمان لەسەر لادا، جەستەیمان ساغ کردەوە، دەیان قاد ماڵمان پێبەخشیەوە، ئەوەندەی تر مناڵی ساڵحمان پێبەخشی، دەرگامان لێ کردەوە. دڵنیا بە دەرگاش لە تۆ دەکرێتەوە، کەواتە حاڵەتی یەکەم کە دوعات کردە و گیرانە بووە، ئەوە دڵنیا بە لە مەسلحەتی تۆ بۆ هێشتا وەختی نەهاتووە، هێشتا کاتی نەهاتوو، ئەم تەخیر بوونە بۆ تۆ قازانجی هەیە. دووەمیان کە دوعات گیران نابێ، دڵنیا بە ئەوەی تۆ داوات کردووە زەرەری تۆی تێدایە بۆیە خواوەری نەگرتووە. ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا. پەروەردگار لە سوورەتی ئیسراء دەفەرمێ ئینسان جاری وا هەیە کاتێککە تووڕە و عەسەبی دەبێ و لە خۆی بێزار دەبێ، دەڵێ خوایە بم کوژە، خوایە ڕزەلیلم کە، خوایە ئەو منداڵم لێ بستێنە، خوایە ئەو ماڵم ناوێ.
چۆن کاتێک کە لەسەر خۆ هێ منە خوایە ماڵ سیحەتم پێ ببەخشی، خوایە شیفام بدەی، خوایە مناڵەکانم ساڵحکەی، خوایە خێزانم بە ڕەحمەتکەی، خوایە ماڵی زۆرم پێ بدەی. وەکان الئینسان و عەجوولە، ئینسان زۆر تەنگەتاوە بێتەحەمولە، کە تووڕە دەبێت دوعا لە خۆی دەکا، لە مناڵی دەکا. خوا دەفەرمێ ئەو دوعایە وەرناگرم، ئەی دوعایە وەرناگرم چونکە عەقڵت پێی ناشکێ، چونکە ئەگەر لێت وەرگرم لەو کاتەدا ماڵ وێران دەبی. چەند کەست بینیوە دوعا لە خۆی دەکا، یا ڕەبی خوا لە ناوم بەری، خوایە زەلیلم کەی، خوایە ئەو مناڵم بڕی سواکەی، دایک لە کۆرپەکەی، منا باوک لە ئەولادی. خوا دەفەرمێ لێت وەرناگرم، لەو تووڕەیەدا لێت وەرناگرم. تۆش دوعا مەکە، دوعا لە خۆت مەکە، لە منداڵت مەکە، لە ئەولادت مەکە، لە ماڵت مەکە، نەوەکو ئەو سەعاتە دوعای تێدا گیرا بێ، دوای پەشیمانی دادن نادا. تۆش دان بە خۆتا بگرە. علەما ئەمە تەفسیرێکی ئاەتەکەیە، هەندێکیش دەفەرمون تۆ زۆر دەپاڕێەوە لە خوا بەکوڵ، بەڵام خوا عیلمی ئەوەڵ و ئاخری هەیە، ئەو شتەی تۆ داوای دەکەی ئاخری بە نەهامەتی بەسەرتا دەشکێتەوە، بۆ تۆی ناکا، چونکە تۆی خۆش دەوێت. بۆیە زانانی ئەهلی تەسەوف کە دوعایان دەکردان فەرموو سوبحانەک یا من تصوب خطأ الداعین بأن لا يستجيب. پاک و بێگەردی بۆ تۆ ئەی خوای پەروەردگار، ئەی ئەو خوایەی کەوا بەندەکانت خۆش دەوێت بەوەی غەڵەتی دوعاکردنیان بۆ ڕاست دەکەیەوە کە وەڵامیان نادەیەوە. نمونە بێنمەوە، گەنجی وا هەیە لە کوڕ و لە کچ، دڵخوازێکی هەیە شەو و ڕۆژ لەسەر بەرماڵ و لە مزگەوتە دوعا دەکا خوایە گیان فڵان کەس بێ بە هاوسەری ژیانی داهاتوو هاوژینم، زۆر لە خوا دەپاڕێتەوە، دەچێتە خوازبێنی، دەستی ئەم و ئەو ماز دەکا، ڕێگا ناگرێ نەیگرێتە بەر، کەچی سەی دەکەی تەگەرەیەک دێتە پێشەوە بە هەر شێوازێک بە بەم کچە ناگا، ئەم کچە بەو کوڕە ناگا. ها جاری وا هەیە شەیطان خەریکە گومانی بۆ دروستکاڵت، چەند ساڵ لە خوا پاڕایتەوە، هەیە لێرەوە چۆ بۆ عومرە لە پەنا کەعبەدا لە خوا بپاڕێتەوە فڵان کچێ بەنسیبێ بۆشی نەبوو. بەڕێزم دەرگای ڕەحمەتی خوا فراوانە، نەچی شەیطان لەم ڕێگایەوە بۆت بێ. ئەی ناڵە خوا فەرمووی ئەستەجیب لەکم، وەڵامت دەدەمەوە. والله وەڵامی داویتەوە کە تۆی خۆش دەوێت، چونکە تۆ خواد ناسیەوە بڕات بە دەسەڵاتی خوا هەیە. لە عیلمی بێ سنووری پەروەردگارایە ئەم کچە بۆ تۆ ببوویە عاقبەتی شەڕ دەبوو، بەیەکەوە بەختەوەر نەدەبوون. بڕۆ لەو دادگایانە و لەو حاکمە بەڕێزانە پرسە، کوڕ و کچی وا هەیە 4-5 ساڵ خۆشەویستی یەکتر بوون، ڕێگە نەماوە بۆ گەیشتن بە یەکتر نەیگرنە بەر، ئێستا لە دادگادا مەمنونن کە لە یەکتر جیا ببنەوە، دوعا دەکەن خوایە لە فڵان کەس ڕزگارم بکەی. خوای گەورە تۆی خۆش دەوێت، با باشترت پێ دەبەخشێ. هەموو ئەو دوعانەی کردت فڵان کەست بەنسیب بێتە ئەوسەرت، دڵنیا بەخوا ئەو دوعانەی وەرگرتووی کەسێکی شیاوتر لەو بەنسیبی تۆ دەکا، کەسێکی باشتر لە تۆ بەنسیبی ئەو دەکا. مادام تۆ ئەسبابەکانت گرتە بەر و نەبوو، دڵنیا بەخوا باشتری بۆ داناوی. بەڕێزان خوا فەرمووی ئەستەجیب لەکم، قورئان مانگی قورئانە، لە قورئان ورد ببنەوە. فەرمووی تۆ دوعا بکە بەند دەکەم، من وەڵامت دەدەمەوە. خوان ئەستەجیب لەکم معنای چی؟ یعنی چیت بۆ تۆ باشە ئەوە وەڵام دەدەمەوە، نەک چیت داوا لێ کردووم. لە قورئان ورد ببنەوە. معنای ئەستەجیب لەکم، خوا دەفەرمێت چی بۆ تۆ باشە من ئەوەت وەڵام دەدەمەوە، ئەوەت پێ دەبەخشم، نەک تۆ حەزت لە چییە؟ چونکە جاری وایە تۆ حەزت لە شتێک و بە زەرەری تۆ تەواو دەبێت. کابرا حەزی لە سیارەیەکە لە ماڵێکی زۆرە خۆزگە ئەو ماڵ و معاملێن بەنسیب بوویایە، بۆت نابێ. وەڵڵاهی پەروەردگار عیلمی بەوە هەیە و دوعاکەی وەرگرتووی تۆی خۆش دەوێت، ئەو ماڵە سەری دەخواردی، بەو سیارێت یادە چووی، لەسەر ئەو پارەدایان کوشتی دنیات دەڕۆیشت و قیامەتت دەڕۆیشت و خەڵکیش ماڵوێران دەبوو. خوا تۆی خۆش ویست کە لەو معاملە گەورە تۆی پاراست، کە لەو پارە زۆرە تۆی پاراست، دوعاکەی گیرا کردووی. ئامان ئەستەجیب لەکم تێنەگەی کە خوا دوعای ڕەت کردوویەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئین ربکم حی کەریم، پەروەردگارتان ئەوەندە میهرەبانە، ئەوەندە سەخیە، يستحي من عبده إذا رفع يديه إليه يدعوه أن يردهما صفرا ليس فيهما شيء. خواش شرم دكا بقوري خوي الله سبحانه وتعالى، خوا أوەندە میهرەبانە، ئەوەندە سەخیە، ئەوەندە بەخشندەیە، کاتێک بەندەیەکی دەستەکانی ئاوا لێ دەکا و هاوار دەکا یا ئەڵڵا پەنام بۆ هێنای، خوا شرم دەکا ئەو دەستە بە خاڵی ڕەوان کاتەوە، قەت لە کاتی دوعادا دەستی خاڵی نەهێناوە بەدەم و چاوتا، قەت ئیلا پێی بەخشیوی، بەڵام بە جۆرێک کە تۆ لێی حاڵی نەبووی، عیلمت بەوە ناشکێ کە چۆن بووە. بۆیە لە دوعاکردن ماندوو مەبە، پەشیمان مەبە. خۆشەویستانم، ئەهلی جومعە و جەماعەت و ڕۆژ و سەرنجی ئەم بەسەر هاتە واقعیە بدەن، فکر و خەیاڵتانی بخەنە سەر و زۆر جار ژیانی خۆش لەگەڵا بەراورد بکە. گەنجێکی خواناس، گەنجێکی بەڕێز،
باسی ئەوە دەکا و ژیانی خۆی نووسیوەتەوە ئەڵە سەرەتای هەرزەکاری و بەرەو لاوی دەڕۆیشتم 3 شت ئاواتی ژیانم بوو خێزانێکی لەسەرخۆ هەیە من چونکە زۆر ئافرەتی دەمەوەر و قیژ و ئەوانم بینی بوودم و خۆزگە لە خۆزگەی خوای گەورە ژنێکی بەنسیب کردمایە کە بە سەبر و تەحەمل و نەرمونیان و دەنگنزم بێ تووشی قڕە و قیژە و هاوار نەبم لەگەڵیە دووەم خۆزگە خوایە هەر کە خێزانم هێنا ئەی حەزم لە مناڵە من هەر مناڵی خەڵکێک دەبینم خەریکم دەیت خۆم تۆ بڵێ ڕۆژە مناڵ و جگەرگەی و خۆشەی خۆم لە باوەشگرم خوایە هەر زوو مناڵی زۆرم پێ ببەخشی سێمیشیان یا ڕەبی خوایە بۆ ئەوەی ئەو ژنم بەختەوەر بێ ئەو منداڵانم بەختەوەر بن خوایە پارەی زۆریشم پێ ببەخشی ئەو سیانم زۆر حەز لێ بوو دایمە دوعای ئەوەم دەکرد تەمەنم چۆ پێشەوە کچێکم ناسی کچێک حتا بڵێ لە سیمادا جوان حتا بڵێ بەدڵم بوو چەند جار لە خوا پاڕامەوە شەو نوێژم دەکرد دەچوومە مزگەوت بە ئیمامی مزگەوتم دەگوی مامۆستا نیاز و ڕیازێکم هەیە تو خوا دوعام بۆ بکە خوا بۆ ماسانکە چوومە خوازبێنی و خوا ئاسانی کرد و کچەکەم مارە کرد ئای ڕۆژگارم دەژمارد بەڵکو بە ئیزنی خوای گەورە بیگوازمەوانێ و ببمە باوکی مناڵ ئەمجا لەو کاتەدا ئیشێکم هەبوو پارەکەم کەم بوو لاواز بوو دەمگو خوای گیان دەرگام لێ بکەیتەوە و پارەیەکی زۆرم بۆ بنێری و ئەو ئاواتەشم بێنێ جێگا لەو کاتەدا لە ڕێی دۆستێکمەوە هەواڵم درایە لە کۆمپانیایەک ئیشێکی بۆ دۆزیومەوە 3 قاتی ئەو پارێکی ئێستا هەم بوویشم دەکرد 3 قاتی ئەویان دەدامێ وتم خوایە هەموو وڵامەکانت داومەوە بەس مناڵەکە ماوە دڵنیام ئەویشم دەدەیتێ دەڕۆیشتم لە گەرمەی خەیاڵا بووم بڕۆم بەرەو کۆمپانیاکە و دابمەزلێم بە 3 موچەی ئێستاکانم کە هەمە دەڕۆیشتم و لە دەریای خەیاڵا بووم وەختێکم چاو کردەوە لە خەستەخانەم سارە لێداوم سارە لێداوم و قاچم چۆتە ژێریەوە و بە ئازار خەبەر بوومەوە قاچم لە قولەپێمەوە بڕاوەتەوە پەنا بەخوا ئای لە خەستەخانە چه پەرێشانێک بوو خوای گیان چی دەبینم خۆم قاچێکیشم لە دەستدا ئەو دەستگیرانم 2-3 جار هات بۆ خەستەخانە بۆلام دواتر وردەوە دەسەری لێ نەدەدام بۆیە ڕۆژێکیان پێیوتم تکال لێ دەکەم من ناتوانم لەگەڵ پیاوێکی معەوەقا بەس قازژیان بەسە بەرم بەبێ قاچێک ئەوە تۆ نەکارت پێ دەکرێت و نەکەسابەت بەخوا ماڵ مناڵت پێ بەخێو ناکرێت تکایە تەڵاقمدا ئای چ لەحزەیەکی ناڕەحەت بوو مێشک و کۆیلەی مێشکم خەریب و پسووتێ ئەو کچەی چەند ساڵ عەوداڵی بووم هاوسەری ژیانم بێ و بەنسیبم بوو مارەم کرد ئێستا داوا دەکات جیابینەوە ناچار بووم باوکو براکانم وتیان ڕۆڵە گیان ژنێک تۆی ئاوان نەوێ تۆش وازی لێ بێنە ئەویش حەقی خۆیەتی ئەدگوت ئەو کاتێک کەوا هێشتا لە خەستەخانە بووم بێوەفا بوو بەرامبەرم و کاتب عەدلی هێنا و پێ ئیمزا کردم کە تەڵاقم داوە ئەو شۆفێرەی کە لە منی دا و قاچم ئاوای لێ هات کچێک بوو کچی کابرایەکی دەوڵەمەندی خاوەن کۆمپانیا بوو کچێکی زۆر میهرەبان بوو بە حیجابەوە هەموو جا دەهاتە سەرم و دەگریا دەیگوت شەرمەزارتم بەڵام وەڵڵەهی من خەتام نەبوو خەتێکی سەریع بوو تۆ نە لە هێڵی پەڕینەوە پەڕیتەوە نە لە پردەوە پەڕیتەوە من نەمزانی تۆ چۆن هاتیتە بەردەمی سیارەکەم وتم بڕواب کە تۆش ڕاست دەکەی گردنت ئازابێ من لە دنیای خەیاڵێک کابووم لەم سەرزەویە نەمابووم نەمزانی جادەی و سیارە هەیە بۆیە شۆفێری بەڕێز زۆر جار ئاگادار بە نەڵی فڵان کەس ئاگای لێتی ڕەن بێ ئەو لە دەریای خەیاڵا بێ ئاگاداری پیادە بە هەمیشە مڕاعاتی بکە لەوە چێوەکو ئەم گەنجە لە شوێنێکا بێ ئەڵە کچەکە زۆر میهرەبان بوو لە خەستەخانە دەرچووم و سەردانی دەکردم بۆ ماڵەوە ڕۆژێ پێیوتم کتی دەبینم زۆر خەمباری دەستگیرانشن لێت جیابەتەوە وەڵڵی ئەم دڵە بەدەستی پەروەردگارە تۆ کوڕە هەژارێکی ئەوە قاچێکیشت لە دەست داوە بەڵام وەڵڵی من نازانم تا ئێستا کوڕێکم خۆش نەویستەوە بە هاوسەرگیری ئەوەی کە هەموو بێ هەر هاوڕێ و برام بۆ بەچای برایەتی سێرم کردووە لەو ڕۆژەوە کە لە تۆم داوە لە خەستەخانە تۆ دەبینم خوا خۆشەویستی تۆی خستۆتە ناو دڵمەوە ئەگەر ڕازی بی من ئامادەم شوت پێ بکەم ئەی خوای گیان ئەو کچە میهرەبانە ئەو کچە جوانە ئەو دەوڵەمەندە من قەت هەر بە خەیاڵیشمان نەهات شتێکیەوە کچێک داوا لە من کاوڵێت و ئەگەر ڕەبە من ڕازی بی وتم ئەگەر لەبەر ئەوەتە خۆت بە شەرمەزاری ئەوە دەزانی قاچێکم بەهۆی تۆوە لە دەست داوە تو خوا خۆت مەخە حاڵەتی ئەوەوە گردنت ئازابێ من مخالیف و من هاتمە بەردەمی سیارەکەی تۆ لە خەتی سەریعا دەڕۆیشتی ژیانی خۆشت مەکە بە قوربانی ئەوە دڵنیا بە ئەگەر لەبەر قەرەبووی ئەوەیە گوناهت دەگا من چاوم لە شتی واوە نییە قەدەری خوا بۆ بەسەرمە هاتووە وتی بڕواب کە حەلت ناخەوە خۆشم دەوی کوڕێک کە من بە دوویدا دەگەڕام هاوسەری ژیانم بێت تۆی قاچن نییە قەیچێکە باوکیشی پێوتم کە چابوومەوە قاچێکی سناعیان بۆ کردم وتی کوڕی خۆم وەرە لە کۆمپانیاکەم ببە بە سەرۆکی کۆمپانیا
من بەرەوتە من دەڕۆم بێتاقەت دەبم تۆ لە سەر مێزەکەی من دانیشە نەک کرێکار نابی خاوەنی کۆمپانیاکەم دەبی کاتێک کە لەسەر مێزەکە دانیشتبووم بە دەیان و سەدان کرێکار لەبەردەستما بوو لەو کاتەدا ساڵان تێپەڕین بەڵام ڕۆژە لە خەستەخانە گریام بیرمان نەچەڵێ لە خەستەخانە زۆر گریام وتم خوایە وعدی تۆ بەجێیە هەر کەسێ لێت پاڕێتەوە دوعای گیرا دەکەی من چەند ساڵ لە تۆ پاڕامەوە خوایە هەمووی پێچەوانە دەرچوو داوام لێ کردی فڵان کەسم بەنسیبم بوو تەلاق درایەوە داوام لێ کردی لەشم ساقی و پارەی زۆرم دەستکەوێت نەک ئیشەکەم لە دەستدا قاچیشم بڕایەوە خوایە بۆ لێ کردم زۆر گریام خەریب و تووشی ناشکری بم کە ئەو هەموو دوعایان بە فێڕۆ چووە ساڵان تێپەڕین زەمن زوو تێدەپەڕێ مناڵ لە دوای مناڵ لەو ئافرەتە دەمبوو زۆرم حەز لە مناڵ بوو هەمووی مناڵی ساغ و سەلامەت و خرپۆڵە و جوان چاوم گەشت بوو پێیان ئافرەتێکی میهرەبان قەت نەدەگوت کچە دەوڵەمەندێکە وەکو خزمەتکارێک لە خزمەت مابوو ئەوەندە بەڕێز و بە حورمەت بوو هەموو ئاواتەکانم هاتنەجێ ساڵان تێپەڕین و بیستم ئەو کەسەی کە دەستگیرانی من بۆ خۆی بە تەلاقداندا تەلاق دراوەتەوە لەسەر دووشت زۆر عەسەبی و کەل لە شەق بووە قبوڵی نەبووە وەکو ئافرەت سەید بکرێ دووە منە زۆک بۆ مناڵیشی نەبووە ئەی خوایە گیان سوپاس بۆ تۆ ئەگەر ئەوەم بخواستایە ئافرەتێکی تووڕەت بە نسیب نەبوو پاشە من ئاواتم مناڵ و مناڵیشم نەدەبوو خوا ئەوەی لێسەنمەوە بۆی مناڵەکەم پێ ببەخشێ بۆی میهرەبانەکەم پێ ببەخشێ پاشان ڕەفیقێکم هەبوو یەک موالید بووین بە یەکەوە گیراین بۆ عەسکەری دەبووە بە یەکەوە بڕۆیشتینە بۆ سەوقی عەسکەری بڕۆیشت و لە شەڕەکەیا کوژرا زانیم من کەم کە ئەندام بووم ئەو قاچەم بوو بەهۆی ئەوەی نەگیرێم بە عەسکەر و نەکوژرێم خوا یەک قاچی لێ وەرگرتمەوە ژیانی هەمیشەی پێبەخشیمەوە سێمیان ئەو کۆمپانیایە کە من بۆی دەچووم بە سێ قادم و چەی تێدا وەرگرم ئیفلاسی کردبوو ڕەنجی چەند ساڵی هەموو کارمەندەکانی خواردبوو بۆم دەرکەوت ئەو کاتە من نەک پارەکانم دەخۆ هیچیشم نەدەما ئێستا سەرۆکی کۆمپانیام نەکرێ کار بۆیە بە هەمان شێوەی خەستەخانە دەستم کردەوە بە گریان دەست نوێژم هەڵگرت و چوومە سەر بەرماڵوتم خوایە شەرمەزارتم خوایە لێم ببوورە بە گەورەی خۆت ئەو ڕۆژە لە خەستەخانە چ ناشکوریەکەم کردووەم زانی دوعاکانم بە فیڕۆ چووە خوایە شەرمەزارتم ئەوەی تۆ هەڵت بژاردۆ بۆ من ئەوە باشە بەڵام من عەقڵم پێ نەدەشکا بەخوا خۆشەویستم هەر یەکێک ژیانی ئێمە وایە بەو عەقڵە کورتەی خۆمانەوە دەمانەوێت لە عیلمی بێ سنووری پەروەردگار بڕوانین بۆیە تۆ حەد دوعا بکە و ماندوو مەبە ئیلاهی تۆ خوای منی یا ئەڵڵا تۆ خوای منی ژیان بەخش و پەنای منی لە بۆ دەردی کاری ڕۆحم دەوای منی تۆ ئیلهامی ژیری من و بناوانی بڕوای منی گرەی پەنهانت یا ئەڵڵا هیچ کەسێک نایکاتەوە بۆ چرکەیەک غافڵ نابی و وەنەوز و خەو نادباتەوە ئەوەی لای ئێمە گرانە زۆر ئاسانە بەلاتەوە شەیتر هەیە پەردەی ژیان لە زیندوان لا بدات و داباتەوە کەس خوانیە هەر تۆ خوای پەنانیە هەر تۆ پەنای چاکی پاچی تاکی تەنهای بێ کەسی بێ کەسی شێ تۆی هەبێ تۆ بۆی بەسی خاوەندەسی بۆ لێ قەوما و فریاد ڕەسی ئاگاداری چرپەی مێرووی بەسەر بەردیل و سابڕوە بەگەڵا و گوڵ ئاگاداری کە باران ڕوخساری دەشوە بێ ئاگانی لە زیندەوەر چۆن لە هێلکەی بوون دێتە دەر بۆ کوێ دەڕوا چۆن ڕۆزی خۆی بەدەست دێنێ و چۆنی دەخوا ئیلاهی لە شکرانەی تۆ دەرناچم سوپاست کەم هەتا ماوم هەرچیم هەیە لە ڕوخسارم لە هەناوم لە دڵم چاوم بوونم ناوم نانم ئاوم تۆ پێت داوم لەخوا پاڕێەوە ئەوە بەدە خوایە هەمووی هی تۆیە قەت مەویست نەبی لە پاڕانەوە لە خوای پەروەردگار بەخوا بە شەرتێ دڵت ساف بێ دوعاکانت ڕەوا بێ خوای گەورە چەندین شت دەسوڕێنە لە گەردوونە لەبەر خاتری تۆ کۆتا وتارەکەمانەوە ئەم بابەتە عەرزی جەنابتان دەکەم دکتۆر ئیشان دکتۆرێکی هیندیە ئەڵێ بۆ کۆنفرانسێکی زانستی بانک کرام و بانکێشت کرام کۆنفرانسە نێودەوڵەتیەکە زۆر گرنگ بوو بۆ منی پزیشک زۆرم حەز پێی دەکرد لەو کاتەدا چوومە مەتار کاتێک کە چوومە مەتار هەواڵی ئەویان پێدام کە فڕۆکەکە بێعیب بووە بەڵام کاتێ ئیشیان پێکردو خەلەلی تدا پەیدا بووە ئەم فڕۆکە سەفەری پێ ناکرێ و 8 سەعاتی لێیە بۆ چاکبوونەوە زۆر بێتاقەت بووم چونکە یەک ڕۆژی کۆنفرانسەکەم لە قیس دەچۆگە و 8 سەعاتە دووە بکەوتمایە بەڕێوەبەری تکت و ئەوانە پێوتم دکتۆر تۆ دیارە زۆر بێتاقەتی وتم بە بێگومان وتی بڕۆ بۆ شاری فڵان
بۆ شارێکی تر کە بە ئۆتۆمبیل 3 سەعات لێرەوە دوورە لەوێ من وا دەکەم کە جێگەی تایبەتت بۆ دانێن و سەفەرەکەت بکەیت بە پەلا سیارەمان لەگەڵ هاوڕێکەمان لێ خوڕی و ڕۆیشتین سیارەیەکی ئاخر مۆدیل و تازە و مواسەفات و تایە تازە قەدەرەن لە پەنادەیەکە تایەکەمان تەقی تای دواوەمان تەقی تایە شەق بوو دابەزین و تا سپێر و ئەوانە بگۆڕین بارانێکی بە خوڕەمی وادای کرد هاوڕەکەم پێوتم تۆ هیچی لێ نازانی شۆفێرەکەم تۆ بڕۆ بۆ ئەو ماڵە هەل لە جادەکە پڕۆ بچۆنە ئەو ماڵەوە ماڵێکی فەقیر و هەژار دیار بوو با باران تەڕ نەکا و نەخۆش نەبی ڕۆیشتم بۆ ماڵەکە و سەلامم کرد ئافرەتێکی بە تەمەنی بە حیا و حرمەت پێشوازی لێکردم کاکە گیان فەرمووەرە دانیشە وتم وەڵا دایە گیان تای ئۆتۆمبیلەکەمان تەقیوەتە شۆفێرەکەم چاکی دەکا هاتم لێ لە پشوێک بدەم خۆ بارانەکە ماشەڵڵا وایە هیچی لەشمە تەڕ دەبێت وتی ماڵی دایکی خۆتە کوڕە کشیرینەکەم وەرە دانیشە دانیشم و ئافرەتەکە نان و ئاو چای بۆ هێنان و چای بۆ هێنام ئاوی بۆ هێنام خزمەتی کردم وتم نا ئەوانم پێویست نییە هەر پەرداخی ئاو دەخۆمەوە تەواو ئێستا تەواو دەبێت تایەکە دەگۆڕێ و دەڕۆین دەستچوو ئەو دی و دەهاتەوە هەدێک خوای گیان ڕەحمی پێ بکەی خوای گیان هاوارە بۆ تۆ خوا بێ بە هاوارمەوە وتم دایکێن ئەڵەی کەسێک لەو هۆدەدایە وتی ئەرە وەڵا ڕۆڵە گیان ئەوە کوڕەزایەکمە نە باوکی ماوە نەدایشی لە کارە ساتێکا تێدا چوون مناڵێکی یەتیمە لای من بەخێو دەکرێت زۆر نەخۆشە ناوسکی گرەیەکی هەیە و پێویستی بە نەشتەرگەری و عەمەلیاتێک هەیە بەخوا هیچ پارەیەکم نییە من کەسێکم هەرگیز لە دەرگای ڕەحمەتی خوا ناومێد نەبووم هەر دوعایەکم کرد بێ گیرا بووە ئەوە چەند ڕۆژە لە خوا دەپاڕێمەوە خوا دەرگامان لێ بکەیەوە خۆیان من قەت ڕۆژە لە ڕۆژان لە غەیری تۆ نەپاڕامەوە محتاجی دەستی سواڵی خەڵک نەبوو نەچوومە دەرگای مزگەوتان پاڕێمەوە خوا بێ بە هاواری ئەم مناڵە بێ دایک و باوکەوە کەسی سەیری دوعاکانم گیرا نابێ چوومە سەری منداڵەکە و فەحسم کرد و زۆر وەزعی خراپ بوو گریام وتم دایەگیان چۆن خوا دوعاکەی گیرا نەکردووی فڕۆکەیەکی ساغ و سەلامەتی پەک خست لە کاتێکە عەیبی نەبوو سلفیان لێدا و ئیشی نەکرد فڕۆکەیەکی پەک خست سیارەیەکی ئاخر مۆدیل و تایە تازەی لە پەنام ماڵی تۆدا تایەکەی تەقاند جەوی کرد بە بارانێک منی ناچار کرد بیرم لەوە نەکردەوە جا باشە بۆ لە سیارەکەیە دانەنیشم بە خۆم و بە شۆفێرەکەم سەرمان لێ شێوا بوو بۆ لە سیارەکەیە دانەنیشم تا دەڕەبوو مەمانزانی سیارەکە بوونی نییە شۆفێرەکەم تەکلیفی لێکردم لەو هەموو ماڵە بێ ماڵەکەی تۆ لەم جادەکە پەڕمەوە سیارەی تیاری بەخست تایی بۆ تەقاندی بارانی بە خوڕی باراند منی لەو هەموو ماڵە ناردە ماڵی تۆ ئەوە دوعاکەی تۆیە شەر بێ منی ژەو سەفەرە نەکەم بە دەستی خۆم نەشتەرگەریەکەی بۆ بکەم و بەبێ پارەوە یان مەرتیشتان بدەم دوعاکەت گیرا بووە خوا ئەم جارەش هاتۆ بە هەناوتەوە هەستت پێ نەکردووە هەموو کارەکانم بۆ کرد بەڵێ خوای پەروەردگارە هانای بۆ بەرەو بە هانای لێ قەوماوانەوە دێ ئەم میلەتە ئێمە گەلە گرفتار تێدایە ئەوەی کەوا هانا بۆ خەڵک دەبێ هانا بۆ پەروەردگارمان بەرین خۆشەویستانم بە فەزلی خوا لە مانگی قورئاندا بۆ یەکەم جار لە سەراستی هەرێمی کوردستاندا لەم مزگەوتی ئێمە 30 قورئان خوێنی دەنگخۆش 30 قورئان خوێنی کورد 30 قورئان خوێنی لاو ختمی قورئانیان کردووە هەر یەکە جوزێکیان خوێندووە شەوی دووشەم لەسەر سێشەم واتە شەوی 16 ڕەمەزان 15 لەسەر 16 شەوی سێشەم ئینشاءڵڵا تەشریف بێنن بۆ ئەم مزگەوتە ئەو قورئان خوێنە دەنگ خۆشانە لە مانگی قورئاندا یەکی چەندێڕێک چەند ئاەتێکمان بۆ دەخوێنن فیستیڤال زۆر دەکرێت شارەکەمان هەموو شتێکی تێدا دەکرێت خەڵکێک گلەیی هەیە ئەوە بێدینێک وای کرد ئەوە گۆرانی بێژێ با ئەویش ئازاد بێ حەمد و سەنا بەخوا ئێمەش ئازادین دەیوەکو گلەیی لەوە هەیە تۆ وەرە ماڵی خوا ئاوەدانکەوە فیستیڤاڵی فڵان ناچی حەزت پێی نییە وەرە فیستیڤاڵی قورئان لە مزگەوتی ڕێگەی بەهەشتا دەکرێتەوە دۆستان و خۆشەویستانتان ئاگادارکەن لە پەیجەکانی پەیجی مزگەوتی ڕێگەی بەهەشتەوە پەخشی ڕاستە و خۆمان ئینشاءڵڵا دەبێت ورم بەشداری بکەن و خەڵاتی ئەو قورئان خوێنانە دەکرێت سوپاس بۆ خوا 30 قورئان خوێنی لاوی کورد هەر یەکە بە جوزئێک ختمی یەکەمی قورئانیان لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە قورئان خوێنانی کورد بڵاو کردوێتەوە ئینشاءڵڵا بەشدار بین ئەو قورئانەی کە دەچینە خزمەتی و پێی دەڵێن ئەم قورئانە ڕازێکی پڕ لە حیکمەتە نورە شیفایە ڕەحمەتە دەلیلە هەم هیدایەتە گوڵزارێکی بەهاریە بۆ ئێمەی مرۆڤ دیاریە ئەوەی کە دوورە لەم نورە ژیانی ژیانەهاریە ئەوەش کە ئالوودەی بووە خەریکی شەو بێداریە هێشووی ئاەتەکانی ئەو دڵی جامبوو دەکاتەوە قەڵبەزێکی ڕەهێڵەیە و خەڵتەی باوەڕ دەشواتەوە بە خوێندنی جەمبوونەوەی ڕۆژی حەشر و گیان فیدایی و مەردایەتی دنیامان بیر دەخاتەوە نعرەتەی عومەر موختار و شێخ سەعیدی پیران و قازی محەممەدی ڕەحمەتی بەم پەیامە تاقانە بوو
زادی ڕوحی مجاهیدانی ئەم دینە ئەم خۆراکە شاهانە بوو. بۆیە لای سەعیدی کوردی مامۆستا سەعید نەوڕەسی شانازی بوو کە نازناوی خادمی ئەم قورئانە بوو. فەرموودەی پێغەمبەرمانە شێ ماهیرە لە قورئانە وەکو فریشتە بەڕێزە، ئەوەی بەم قورئانە بدوێ وتەی گەوهەری بەپێزە، لاواز کە دەستی پێوە بێ خاوەن هێزە، هەر کەس قورئان پێشەوای بێ لە ئاکاری نەفامی دوورە پەرێزە. دەسا خوایە بە گەورەی و بەخشندەیت قورئان بکە لە ڕابەرمان، چرای ژینی دنیامان بێ و شەفاعەتکاری مەحشەرمان، ڕەوشتمان پێی جوان کراو بێ، باوەڕمان پێیدا مەزراو بێ، کارمان پێی زاخاو دراو بێ، زارمان بە ویردی پاراو بێ، چاومان بە نووری ڕێژراو بێ. یا ربی خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکەی، یا ربی خوا تاعەت و عیبادەت و ڕۆژومان لێ قبوڵ بفەرمووی، یا ربی خوا دوعاکانمان وەرگری بە ڕەحمەتی خۆت، خۆیان شیفای نەخۆشەکانمان بدەی. یا الله یا شافی ئەوەی نەخۆشی جەستەی هەیە شیفای بدەی، یا الله یا شافی ئەوەی نەخۆشی دەرونی هەیە شیفای بدەی. بێ بەهانا و هاواری هەر کەسێک کە لێ قەوما و غەیری قاپی ڕەحمەتی تۆ قاپی ترشک نابا، خۆیان محتاج بە غەیری قاپی ڕەحمەتی خۆتمان نەکەی. یا ربی خوا ڕەحم بە خوێندکار و قوتابیەکانمان بکەی، خوا ڕەحم بە خوێندکار و قوتابیەکانمان بکەی، سەرفرازیان کەی. یا ربی خوای پەروەردگار ئەم کوردستانەمان پارێزراوکەی، ئەم خەڵکە بە ڕێزە ڕووی کردەتە ماڵەکانی تۆ، مزگەوتیان ئاوەدان کردێتەوە، خوای ماڵەکانمان ئاوەدان کەی، خوای لە بەڵام مصیبەت بە دوورمان کەی، خوای ئەم پارچە کوردستانەمان لەگەڵ هەموو وڵاتانی دنیادا لە شەڕ و ئاژاوە بە دوورکەی، خوای لە شەڕ و فیتنە بە دوورمان کەی، لە ماڵ و حاڵی خۆمانە دەربەدەر و ئاوارەمان نەکەی، لەبەر چاوی یەکتر ناشرین نەبین. یا ربی خوای هەموو ئەو برا ئاسایشانە، ئەو برا پۆلیسانی هاتوچۆ کە ئێمە لە فێنکین و ئەوان ئێستا لە دەروی مزگەوت لە بەرگەرمان بۆ پاراستنی ئەمن و ئەمانی ئەم مزگەوتە و خەڵکەکەی، ئەو شارەوانی دارەتوو کە هەموو ڕۆژانێکی پێنجشەممە دێ مزگەوت دەشەوە دەوروبەری خاوێن دەکاتەوە. یا ربی خوا پاداشتیان بدەیتەوە، خوا تۆش بیان پارێزی و ڕەحمیان پێ بکەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.